ئێستا لە دەڕۆژی سەرەتای مانگی ذیلحیجە داین، دەڕۆژی زۆر پڕ بەرەکەت، بەتایبەت کە پێنجشەممەی داهاتوو دەکاتە ڕۆژی عەرەفە، گەورەترین ڕۆژی ساڵە لای خوای پەروەردگار. ئەو کەسەی لە حەج نییە و لە ماڵەوەیە وەکو ئێمە سنەتێکی گەورەیە بە ڕۆژوو بێ و بەویستی خوا گوناهی 2 ساڵمان لەسەر لا دەبات. حاجەکانمان ئێستا لە حەجن، خوا لەوانی قبوڵ کاوە بەنسیب ئێمەشی بکە. لە حەجدا هەمووان ئەوەی دەچێ بۆ حەج و ئەوەش کە عومرە دەکا ئەبێ هەموویان بە شوێن پێی ئافرەتێکدا بڕۆن، بە شوێن پێیدا بڕۆن وەکو ئەو ڕۆیشتووە، شێوازی ڕۆیشتنەکەی ئەو جارانەی کەوا لە بینی سەفا و مەڕوادا هاتوچۆی کردووە و عەوداڵ بووە کە 7 جارە دەبێت تۆش 7 جار بەوێدا بڕۆی بە هەمان شێوە. یادی ئافرەتێک لە لووتکەی ژیری و دینداری و گوێڕایەڵی بۆ مرد، وەفادار، پڕ لە خۆشەویستی بۆ هاوسەرەکەی، ڕۆژێک بۆڵەیەکی بەسەردا نەکرد، زۆر لە غەریبی ژیا، بە تەنیا کوڕە تاقانەکەی گەورە کرد، بەڵام هەمیشە دڵی مێردەکەی لە هەموو شتێک بەلاوە گرنگتر بوو. ئەویش دایە هاجەرەیە. هاجەرە خاتوون ناوێک کە حەتا قیامەت بە بەرزی دەمێنێتەوە. خوای پەروەردگاریش پاداشتی دایەوە چونکە ئەوەندە وەفادار بوو بۆ مێردەکەی، ئەولادی ساڵحی پێبەخشی کە ئیسماعیلە کە کردی بە پێغەمبەر. لەنەوەی ئیسماعیل بوو بەدایە گەورەی محەممەد صلی الله عليه وسلم خاتەمی ئەنبیا و مرسەلین. ئێستا ئێمە ناچینە باسی حەج و ئەوانەوە کە جەنابتان الحەمدولله ئەهلی مزگەوتن و مامۆستایانی بەڕێزیش هەمویان بۆ باس کردوون. ئێمە لە چەند هەزار ساڵ لەمەوە پێشەوە دێینەوە بۆ کوردستانی خۆمان. قورئان سبحان الله کاتێک کە تەماشای دەکەی باسی وەلفەجری وەلەیالین عەشر باسی ئەم دەشەوت بۆ دەکا، هەر باسی ڕۆژوەکەی نییە، هەر باسی عیبادەت نییە، هەر باسی قوربانی نییە. ڕاستەوخۆ ئاەتەکان دەچێتە سەر ئەوەی ئەلەم تەڕە کەیفە فەعەل ڕەبوکە بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد حتى دوای وفرعون ذي الأوتاد. یەکسەر دەچێتە باسی دیکتاتۆرەکان. باش یەکێ دەڵێ لە باسی دەڕۆژی ئەوەڵی قوربان و باسی عەرەفە و باسی قوربانی بۆ چوە سەر باسی ئەو دیکتاتۆرانە. ئەم قورئانە ئەگەر لێی حاڵی بی پێت دەڵێ ئیسلام هەمووی تێک هەڵکێشە. ناحاڵیە دوو لە ڕووی جەنابتان ئەو کەسەی وابزانێت دین بەس ڕۆژ و گرتن و نوێشکردن و مزگەوتە. نەخێر دین بە گشتدا چوونەوەی زاڵمە. قورئانەکە هەمووی تێک هەڵکێش کردووە. ئێستا